خەڵکی مەکە عادەت وابوو ئەو کاتە بەڕووتی بە دەوری کەعبەیان سووڕیان نەخوارد، یعنی تەوافیان بەڕووتی بوو، هەر ڕووت و قوت. لە کاتێکا کە خەریک بوو خەڵکی مەکە بینای کەعبەیان نەکردەوە، وەکو لە وتاری پێشوە باسمان کرد، ئەڵێ لەگەڵ عەباس ئیماممە منیش بەردم ڕائەکێشا بۆ بینای کەعبە. ئەڵێ هەندێک سەرشانم ڕووکا بوو، زامدار بوو بەهۆیەوە بەردەکەم لە سەریدانە. عەباس ئیمامە وتی ئەی باشە محەممەد بۆچی پشتە ماڵەکەت ناکەیتەوە ئیزارێک کە ئەو کاتە خەڵک هەر ئەوە لیباسیان بووە، لە ناوک و هەتا ئەژنۆ پشتە ماڵێکیان بووە هەر ئەوە بووە، بۆ ئەوە ناکەیتەوە بیدەیتە سەرشان تا کاتێ بەردەکە خەیتە سەر بۆ سەری، بۆ ئەوەی زامداری نەکا، سەرشانت زامدار نەکە. ئەڵێ منیش پشتە ماڵەکەم کردەوە، سبحان الله بێهۆش کەوت. کاتی هاتمە هۆشی خۆمە هەر ئەموت پشتە ماڵەکەم بۆ چاک. یعنی خوا نەیویستوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەڕووتیش ببینرێ، کە لەو کاتە حاڵەتێکی طەبیعی بووە بە تایبەت لە کەعبەیە.